هێنانەوەی بوونی ئیسلام ئارامگری گشت پێغەمبەرانی دەوێ خۆڕاگرتن لە زیندانە ژینی نێو قورئانی دەوێ لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام ڕەنجی دەوێ یەکەم هەنگاو هەتا ئەنجام دژەراشەی گەنجی دەوێ قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام سووتی دەوێ کۆمەڵێکی چاو نەترسی شوێنکەوتووی تانوتی دەوێ لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام باوەڕی پتەوی دەوێ کاری نوحی بەردەوام و هەوڵی ڕۆژ و شەوی دەوێ ڕاوەستاندنی خوێ نیزام لە قورئانە پەروەردەی موسەوی دەوێ لە قورئانە بوونی ئیسلام هێنانەوە و سەلماندن و چەسپاندنی نرخی دەوێ خواویستی و لە خۆبردنی ئەسحاب الأخدودی دەوێ تا شایتمان و ژانی لاش ژانی پشتی هەزار بیلالی سپی و ڕاش دەبنە سرود گەڕێگا سرودی دەوێ گەڕێگا سرودی دەوێ هێنانەوەی بوونی ئیسلام ئارامگری گشت پێغەمبەرانی دەوێ خۆڕاگرتن لە زیندانە ژینی نێو قورئانی دەوێ لە قورئانە هێنانەوەی بوونی ئیسلام ڕەنجی دەوێ یەکەم هەنگاو هەتا ئەنجام دژەراشەی گەنجی دەوێ